ناوچەی کە ئێستا ئێمەریێن ئەم شاخی کە بەر سەرکەوتین پێی دەوترێت شاخی بەرانان. گەی سلێمانی لە باشووری کوردستانە. ئێمە خۆمان نەزانین لە سلێمانیەوە هاتوون وایە؟ ئەم شاخە ناوی شاخی بەرانانە. لە شاخی بەرانان شوێنەوارێکی مێژوویی زۆر کۆنی لێیە کە مێژوەکەی گوڵی من تۆ مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 50,000 years. Very good. To a cave called Hăzar cave. It was a really fun trip and شاخی هەزار مێرد بەس نەماتوانین چی لە ناوە شکۆتەکە و لەبەرەوەی بۆنی یەخەکە زۆر And we had an unimaginable time there. We spent some really fun time there. Then we came down the mountain, and then we came home, and then we came to the road, and then we and my friends ate some chips, and then we played a little bit, and we were running.